ئینشاڵڵا ڕۆژێک دێت مردوەکانمان پێیان شاد ئەبینەوە، قسەیان لەگەڵا ئەکەین، باوەشیان پێ ئەکەین، چونکە بەخوا بیریان نەکەین. وەڵڵاهی دەیە هاجار سەتا هاجار هەندێک پیاوی بە تەمەن دەبینم بێتاقەتە بم، چونکە باوکم بیرەکەوێتە خوا لێی خۆش بێ، تۆ براکەی خۆت بیرەکەوێتەوە بە کەسێکی تر. والله جاریوە پیاوم بینیەوە داچەڵەکەم وەزانی باوکی خۆ بە. هەمومان ئازیزمان مردووە، بەڵام ئینشاڵڵا ڕۆژێک دێت بە یەک شا دەبینەوە لە دوای مردنمان وە لە بەهەشتیشا. لە ئەثەرێکی صەحیح داهاتووە ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس بۆمان باس دەکات کە لە صەحیحە هاتووە، هەندێک زانایش دەفەرمون لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕیوایەت کراوە، بەڵام سەحابە هەر کاتێ سەحابە شتێکی فەرموو دەربارەی قەبر و قیامەت، دەربارەی بەهەشت و دۆزەخ، حکمی حەدیسی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه و سلم، چونکە سەحابە لە خۆیان قسانە ناکەن. ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس کە ئامۆزای پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم دەفەرمێ خوای گەورە لە ڕۆژی قیامەتە چی بۆ ئینسانی ئیماندار ئەکات؟ پیاوێک باوکێک دایکێک بەهەشتیە، پلە و پایی زۆر بەرزە، بەڵام کوڕەکانی و کچەکانی لە خوار ئەوەوەن، پلەیان نزمترە لە بەهەشتا، کوڕەکەت کچەکەت پلەی وەک تۆ بەرز نییە. دەفەرمی ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزای خوای لێبێ خوای گەورە پلە و پایی منداڵەکان دەهێنێتە ئاستی پلە و پایی دایک و باوکی. بۆچی؟ بۆی دایک و باوکی دڵیان خۆش بێ. خوای گەورە دەفەرمێ ئەمە ئێوە ئەی کوڕ و کچەکان شایستەی ئەم پلە و پایە نین، بەڵام خوای گەورە وەک ڕەحمێکی خۆی پاشان لەبەر ئەوەی دایک و باوکتان دڵخۆش بێ، ئەوە ئێوەمان هێناوە ئاستی دایک و باوکتان بۆی بخۆتان لەگەڵ دایک و باوکتانە بژین لە بەهەشتا. خوای گەورە دەفەرمێ والذین آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم ذريتهم وما ألتناهم من عملهم من شيء. ئەوانەی کە ئیماندارن مناڵەکانیان دەهێنینە ئاستی ئەوان، بەڵام خوای گەورە دەفەرمێ ئێمە لە کردەوەی باوکەکان کەم ناکەینەوە بۆی مناڵەکان بەرزکەینەوە پێی. واتە خوای گەورە پلۆپایی باوکدا نابەزێنێ، لە شوێنی خۆیان پلۆپایەکەی موجودە، بەڵام مناڵەکان پلۆپایان بەرز ئەکرێتەوە بۆی بگەنە ئاستی دایک و باوکیان. وەڵڵای ڕۆژێک دێت ئەوەی بەهەشتی بێ لەگەڵ دایک و باوکی خۆتە، لەگەڵ باپیر و نەنکی خۆتە، لەگەڵ مامۆ و خاڵۆ کە سوکاری خۆتە لە بەهەشتا کۆبیتەوە. ڕۆژێکیش دێت چۆن لە دنیادا لەسەر سفرەیە کۆبوونەوە عائیلەیی باوک و دایک و خوشک و برا، وەڵڵای ئەگەر بەهەشتی بین ئاوا بەپێی ئەم حەدیسە هەمومان لە بەهەشتا ڕۆژێک دەبێت کۆ دەبینەوە ئینشاءڵڵا. لەگەڵ دایک و باوکمانە دەژین هەروەکو چۆن لە دنیادا لەگەڵ ئەوانە ژیاین، وەڵڵاهی لەگەڵ مناڵەکانی خۆمانە دەژین، بەڵام بۆ مەرجێ لەگەڵ خوادا ڕازگۆ بین. جامێ ئەمڕۆ کە باسم کرد بەڕاستی خۆشە بۆ ئینسانی ئیماندار، دڵنیا بە مردن دابڕانێکی کاتێ مەڵێ تەواویت کوڕەکەم کچەکەم نابینمەوە، ئازیزەکەم نابینمەوە، بەخوا هەردوو لامان بەهەشتی بین، لە دوای مردنمان یەکسەر یەکتر دەبینەوە ئینشاءڵڵا. کەواتە مردن کات هیوای تایە. ئەو تا فاتیمە ڕەزای خۆی لێ باسمان کرد تەنها 6 مانگ لە پێغەمبەری خوا سەڵڵەڵاهو عەلەیهی دابڕا، 6 مانگ، دوای 6 مانگە دووبارە پێی گەیشتەوە تەواو حتا قیامەت و حتا لیدا جاردا نابڕێت. کەواتە مردن دابڕانێکی کاتیە، لە کۆمەڵە ئازیز دەرئەچین و لیان جیا دەبینەوە، دەڕێن بەلای کۆمەڵە ئازیزێکی تر کە ئەوانش خۆشەویست و ئازیزی ئێمن بە هەمان شێوە، و ڕۆژێکیش دێ ئەمانەی ترش هەمویان لێوێ کۆ دەبنەوە لای مردوەکان کۆ دەبینەوە.